بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ خوای گەورە و میهرەبان، درود و سڵاوی هەمیشەیی خوا بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هاوڵانی و شوێنکەوتوانی بەگشتی. من پێشەگی دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم و بۆ ڕووماڵی ئەم ئێوارە خوان و کۆبوونەوە دەستخۆشیتان لە یەکەم. هەمیشە خوای گەورە یارمەتیتان دەر سەرکەوتوو بن. من مەلاغەریب مەشهورم، بەرپرسی ئەنجومەنی سێتوان مەڵبەندی سلێمانی. ستافی ئەنجومەنی ئێمە لە سنووری سێتوانە. سنووری سێتوان هەتا ڕێگەی سەیتەرەی قەرەداخ و هەتا هوانە ئەوە ئەنجومەنەکەی ئێمەیە. ئەلحەمدوللا ستافێکی ڕێک و پێک و گورج و گۆڵمان هەیە. توانیمان ئەلحەمدوللا ئیسفادەیەکی باش بگەێنین. مەدرسەمان هەیە، سوپاس بۆخوا ناوەندی نمانمانە لەگەڵ خوشکانی ئەنجومەنی حەفە لەگەڵ ئێمە ئەنجومەنی سێتوانی خوشکان. ئێمە لەم سنوورە ئالەم کات و ساتە کە خەڵک بەڕاستی بێتاقەتە لە مۆزعە مامۆسایان ڕژاونتە سەر جادە، زوڵم و زۆرێکی زۆرە کرێ، موچە نادرێ بەو خەڵکە، خەڵک زۆر بێزار و بێتاقەتە لە مۆزعە. ئێمە لەگەڵ ئەنجومەنی سەربەرزیە سەرپەرشتی کە عەبدوڕەزاق و ستافەکەی هەردوو ستاف پێمان خۆش بوو لەم وەختە ئالەم کاتە خەڵک بێتاقەت و ناڕەحەتە و بەدەستی ئەم زوڵم و ستەمەوە پێمان خۆش بوو ئەندامان و دۆستان و خۆشەویستانی خۆمان لە ئێوارە خوانێکە کۆ بکەینەوە لەم شوێناکە ئەم جێگەمان ئامادە کرد بە خاترێوێ کە شوێنێکی ئیسراحەت و فراوانە وە زەحمەتی جەنابی مامۆستاماندا و 12 ڕۆژە وعدمان لێ وەرگرتی بەسەر چاومنی ژێم بۆلاتان. پێمان خۆش بوو لە خزمەتی مامۆستا برایانی خۆمان و ئەو خەڵکە کە زۆر زۆر دەستخۆشییان لەکەین بەڕاستی وەڵامێ جوانیان داینەوە. خی گەورە سەلامەتیان کە وەستافەکەیشمان ئەلحەمدوللا توانیمان ئێمە دامان نابوو لە 400 نەفەر بەرەو ژوور. سوپاس بەخواتوانم بڵێم 500 کەسیش زیایی نەبێ کەمی نەبووە. ئەلحەمدوللا ئامادەییان تیا بوو. پێمان خۆش بوو ئەم براو پیاوە بەڕێز و پیاو ماقۆڵانە کە هەیە خی گەورە جەزایان باتە زۆر زۆر دەستخۆشییان لەکەین کە هاتن بەدەممانەوە و لەم ئێوارەخواانە بەشداریان کرد و لە خزمەتی مامۆسا بە کۆمەڵێ بابەتی جوان کە ئەو شتانەی ڕوون کردو کە لە وەزعی ئەم هەرێماکە ئەوە هەمووی زوڵم و ستەم و گەندەڵیە کە بەداخەوە ئەو خەڵکە ئەو هەموو عەزیەت و زەحمەتەی کێشا لە پێناوی خەباتی کووردا، بەڵام ئێستا هەمووی بێتاقەت و پەشیمان و گلەی هەیە. ئێمە دەستخۆشی لە مامۆسای بەڕێز دەکەین کە وەڵامێکی چاکی ئەو خەڵکەیدا و وەبوتارێکی جوانیدا کە وەکو بڵێ پەنجەی خستە سەر ناڕەحەتی و زەحمەتەکان و خەڵکەی دڵخۆش کرد. ئێمەش سوپاسانەکەین و دەستخۆشی لە هەردوو ستافی ئەنجومەنەکەی خۆمان و بەڕاستی برایان کە زەحمەتێکی چاکیان کێشا دەستخۆشییان لەکەین هەردوو ستاف. بسم الله الرحمن الرحيم. من قاسم فقير رحيم ناسراو بە عەبدوڕەزاق بەرپرسی ئەنجومەنی سەربەرزی. دیارە ئێمە ئەمڕۆکە هەستاین بە کۆکردنەوەی برایان و ئەندامانمان هاوکار لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی سێتوان لەگەڵ برای بەڕێزم مامۆستا غەریب. گرنگی ئەم بابەتەش دیارە ئەم دیدارانە زۆر گرنگە، دیدارێکی تەواوی برایانە و ئێمە جەنابی مامۆستامان بانک هێشت کردووە چۆنەڵی ماوەیەکە لە برایان دابڕاوین بۆ ئەوەی زیاتر برایانمان گەرم کەینەوە بۆ ئەم بابەتانە. و هەروەها ئێمە زۆر جار لێرە و لەوێ قسە فڕی ئەدرێت سەبارەت بە بابەتی هەڵبژاردن و دەعوە و بانگەواز و ئێمە ئەو ناونیشانی کە داوشمان نابوو بۆ جەنابی مامۆستا زیاتر مەبەستمان ئەوە بوو خەڵکی لەوە برایانمان یا خەڵکی بەگشتی لەوە تێبگەن کە ئەرکی تاکی موسڵمان بە بەردەوامی ئەبێ موسڵمان لە هەر شوێنێک بێت
وەکو سەرکردەیەک لەو شوێنە مامەڵە بکات خۆی بە بەرپرسیار بزانێت وەقەتیش ماندوو نەبێت لەوەی کە بەرهەمەکەی کووە چونکەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت زەردەخەنەیەک بەرامبەر بە موسڵمان سەدەقەیە کەلیمەیەکی خێر سەدەقەیە ئێمە ئەم کار و دەع و بانگەواز و کاری سیاسی و هەوڵ و توێکۆشان و بەشداری هەڵبژاردنەکان و هەموو ئەمانە لەگەڵەوەیە کە ئەچێتە تەرازووی خێر و چاکە و بۆ قیامەت و بە دڵنیاییشەوە بەرهەمی ئەبێ و سوپاس بۆ خوای پەروەردگار بەرهەمیشی هەبووە. Thank you.